سڵاو ئازیزان لە فێرکاری ئەو ڕۆماندا باس لە چۆنێتی دروستکردنی برۆشتوڵ دەکەین بە پاوەرپۆینت. فەرموو باراست بکەین. ئازیزانی یەکەم جار سڵایدێکی نوێ زیاد دەکەین، پاشان دەچینە ئەو براوسەرێک کە بە خۆمان دەمانێت سایتی freepik.com دەکەینەوە و سێرش لەسەر بروش CVG دەکەین، بروش CVG و دواتر شێوازێکی بە خۆمان دەمانێت هەڵی دەبژێرین. من ئەو شێواز هەڵ دەبژێرم و دوای ئەوەی داوڵۆندمان کرد ئەو بە شێوازی زیب دەمانداتێ سیرکەن با داوڵۆند دیکەین کە بۆ شێوازدانی بە فایلی EPS دەداتێ. ئەو فایلە دەبۆ ئیلوسترێتەری بەکاردێ و دەچینە تابەچی نوێ دەنووسین cloudconvert.com و ئەو فایلەی ڕاوانی سەر فۆڵدەرێک دەکەین یاخود سەر شاشەک دەکەین و پاشان هەڵی دەبژێرین لە شوێنی کۆنڤرێت و دەیکەینە ڤیکتۆر CVG. دواتر لە بەشی ڤیکتۆر فۆرماتی CVG هەڵ دەبژێرین. دوای کە کۆنڤرێت بوو ئەپلۆد دەبێت و دووبارە لێرە داوڵۆندی دەکەینەوە. دوای کە داوڵۆندمان کرد فایلەکە باڵێن ڕادەکێشین بۆ ناو پاوەرپۆینت. دوای کە ڕامان کێشە کۆنتڕۆڵ شیفت G دەکەی وەگەوەی لەسەر شاشەکە دیارە ئەنگروپ دەبێت، بەڵام دووبارە ئەنگروپی بمەکەوە، تەنها ئەوەی کە دەتەوێت هەڵی بژێرە و کۆنتڕۆڵ X با بڵێن کەتی بکە یان کۆپی بکە بە دڵی خۆت و دواتر کۆنتڕۆڵ V پەیستی بکەوە. ئێستاش با ڕێکی بێخین بەو شێوازێک کە من دەیکەم ڕێکی بێخین. بەکرێکی ڕاست دەکەین دەچینە فۆرمات ئۆبجێکت، بەشی ئیفێکتەکان دەکەینەوە، بەشی شادۆ و لە بەشی ئاوتەر بۆ لای دەسە چەپەڵی دەبژێرین. ئێستا مە ڕەنگەکەی دەکەمە سپی تەنها لە بۆ تێگەیشتنێکی خۆم، ئەگەنا دەبێ ڕەنگەکەی بکەی ڕەش، بەخۆی دەبێ ڕەنگەکەت بکەی ڕەش. با ئێستا سپی ڕەنگی شەیپەکەی پاشان ئیفێکتەکەی دەکەینە ڕەش. دوایەوە ترانسپارەنسیەکەی دەکەینە 28، بلوورەکەی دەکەینە 33 و ئانگڵەکەی دەکەینە 163. من خودی خۆم ئەوهایی دەکەم، ئەتوو لە تانی لۆ خۆت چای بکەی دەستکاری بکەیت و ئێستاش فەرمون باڕێکی بێخین. دوای ئەوەی کە ڕێکمان خست هەمیان سلێک دەکەین بە کۆنتڕۆڵ G دەیانکەینە یەک گروپ. ئێستا من بەو شێوازەی خۆم من ئەو هەمدانەیە تانی لۆ خۆت بەدڵی خۆت بەو شێوازەی بکەیت، یان ئێستا کە من ئەوهایی دەکەم ئەوهایی بکەیت، هیچ فەرقی نییە. شێوازەکەی بە کامیان جوانترە لە بۆ تو یان لە بۆ خودی خۆت حەز لێ دیزاینەکەی چۆن بی دەتانی ئەوهایی بکەیت. دوای ئەوەی کە دیسان ئەوانەمان هەڵبژارد هەمیان بەستە بە هەمیان دەستنیشان بکەین، هەمیان دەکەینە یەک گروپ بە کۆنتڕۆڵ G و دوای ئەوە باگراوندەکەی دەگۆڕین. با بڵێن باگراوندەکەی دەکەینە وێنێک بەدڵی خۆمان، دەچینە فۆرمات دە باگراوند پیکچەر ئۆ تێکستەری دەدەین. دەچینە بەشی شەیپەکان، شەیپەکی 4 گۆشە هەڵ دەبژێرین، یەک بە سڵایدەکەی ڕادەکێشین و ڕەنگەکەی دەکەینە سپی، ناخودبا بکەینە گرێندی دەڵتول و سپیەک و تۆزەک لەو تاریکتر هەڵ دەبژێرین. بەڵای من ئەها جوانتر دەبی و ئانجڵەکەشی دەکەینە 6 و پاشان سێنت و باچی دەکەین. کە سێنت و باکمان کرد ئەوەی گروپ دەکەین بە کۆنتڕۆڵ شیفت G و پاشان دەیکەینە سلاید باگراوند فیلد، بەڵام ئەگەر نەزان لەکوێ دەچێتە بەشی فۆرمات ئۆبجێکت بە کلیکی ڕاست لەسەر شەیپەکان. و دوای دەچێتە بەشی ئەنیمەیشن وایپ و دەیکەیە فڕۆم لێفت، با بیکەینە فڕۆم لێفت و کلیکەی دەکەینە with previous و دەستکاری هیچ تیمینگ و بابڕێن هیچ شتێک ناکەی و 0.50
و پاشان بە ئەنیمەیشن پێینتەر دەیدێ هەموو شەیپەکانی دوای خۆی. هەموو ئەنیمەیشنەکانە تەواو کرد. ئەوەی دووەم دەکەیە فڕۆم ڕایت، ئی سێم هەروە خۆتی، ئی چوارەم دەکەیە فڕۆم ڕایت و هەروەها ئی شەشەمیش دەکەیە فڕۆم ڕایت، یعنی دانەک چەپبی دانەک ڕاستبی. و پاشان با بڵێن شیپەکەی یەکەمیت ئەوانەی لە دووەم ڕاهەتا خوارێک سلێکت دەکەی دەکەی ئافتەر پریڤیوس. بەو شێوەژە هاتینە کۆتایی، وەک پشتگیریەک لایک و سەبسکرایب بەبیر مەکەن. ئەو ڤیدیۆش بنێرە لۆمە هاوڕێکانتان.